بینەرانی بەڕێز جۆگرانی خۆشەویست ئەم کاتتان باش هیوادارم وەکو هەمیشە وتمان هیوادارین سەلامەت بن تەندروستیتان باش بێت بەرنامەی ئەم ئێوارەیەمان بەرنمەیەکە لەسەر چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ ئێستای زیادبوونی ژمارەکانی کۆرۆناڤایرەس لە کوردستاندا و ئەم ئێوارەیە لەگەڵ کاکتۆر هادی پسپۆری نەخۆشیەکانی سنگ و بۆری هەوا کە ئەویش لێپرسراوی ڕاستەوخۆی نەخۆشەکانی کۆرۆناڤایرەسە لە سەرانسەری سلێمانیە و ئێمە هەردووکمان لە سەرەتای کۆرۆناڤایرەسەوە دکتۆر هادی نەخۆشیەکانی بینیوە ئێمەش لە ڕووی نەزەری و بەحوسات و سۆشیال میدیا و ئەمانە پێم وایە نزیکەی 4 مانگە ئەگەر هەموو ڕۆژێ یەک جاریاک دوو جار بەیەکەوە قسەمان نەکرد بێ نەبووە بە 3 ڕۆژ ئێمە ئاگامان لە یەکتری نەبوو بێت لەبەرەوە ئێستا ئێمە ئەم ئێوارەیە هەوڵەیەین باسی ئەوە بکەین بزانین کۆرۆناڤایرەس ئێستا لە کوردستانە لە کوێ خۆیە بینێتەوە و ئایا ئێمە هیچ ڕای هەردووکمان هیچ پێشنیارێکمان هەیە ئێمە ئەیڵێن تەنها پێشنیارە و ئێمە ئێستا هەوڵەین لەسەر یەک دوو بابەت مناقەشەی جدیش بکەین لە بین یەکتریا پێشەوەی دەستکەین بە مناقەشەکە حەزەکەم یەکشت بڵێم ئێمە لێرە هەردووکمان داوایەکمان لە حکومەتەیە تکایان لێ ئەەکەین هەچ پارەیەکتان لە بەردەسایە تکاتان لێەکەین سەرفیکەن بۆ هاوڵاتی بۆ ئەوەی ئەگەر 400 ملیارە نازانم 500 لە بەتکاتان لێەکەین بۆیان سەرفکەن بەڕاستی ئێمە گەیشتنەوە قەنەعەتی کە لێپرسراوی یەکەم و ئەخیر لە هەچ کارە ساتێ بەسەر خەڵکی کوردستانە بێت لە پاشە ڕۆژە هەر حکومت لی پرسراوە لەبەرەوە ئێمە هیچ شتێکی ترمان لە دەست نایە ئەوە هاوڕێکانمان لە هەنێ خستەخانەمان ئەگرن گەنجی تازە مقیمی تازە مقیمەقدەمی تازە ژیانی تازایان پێکەوە ناوە بەڕاستی ئێمە لە ئەلفۆ لەسەرەوە تا خوارەوە دەعمیانەکەین بە هەموو شێوەیەک لە ئێمە پاڵپشتیانەکەین بە هەموو شێوەیەک تکاتان لێەکەین چی پارەتان لە بەردەسایە کاتی ئەوە هاتووە کە بەڕاستی ئەو پارەیە ئەگەر لە بەردەسایە تەمە بەدڵنیایە و ئێوەتوان پایکەن زۆر سپاسدانەکەین ئەمەوە یەکشت بڵێم ئەوەیە کە ئێستا ژماری نەخۆشەکانمان زۆر بووە ژمارەی هەوکردنی سیەکان زۆر بووە ژمارەی و کەسانی ئۆکسجین و جیهازی تەنەفوسی سەناعی بەکارهێنێ زۆر بووە و ژمارەی مردنیشمان زۆر بووە ئەمە پرسیارێکی زۆربەی زۆری خەڵکە بۆچی و بەعەمەلی جوابیینەوە خاڵێکی تر ئەوەیە کە ئێستاچێ بە قسە زۆر لەسەر خۆپاراستنە لەسەر خۆپارێزیە ئەو کەسی خۆیە پارێزیە خۆپاراستنەکەش باسیەکەین و ئەو کەسی خۆی ناپارێزیە دوو کارکتە دووشتی جێبەجێکە هیچێکیان شتێکی تۆبیە کە لە جیهانە هەنێ دەوڵەت کردیان کە تۆ خۆت ناپارێزی ڤایرۆسەکەش ناو خەڵکە هەیە مانایەوەیە تۆ بەبێ ئاگای لە خۆبێ ڤایرۆسەکە ئەگریت مەناعەیەکی عامە لە ناو خەڵکا دروست دەبێ ئەوەی لە بەریتانیا و لەوانە بینیمان ئەوە دوایینە سەر ئەوەش چۆن ئەو مۆزوعە یەکاڵا بێتەوە ئێمە ئێستا لە سەر زمانی هەموو سیاسیەکانی کوردستان گەشتینە ئەو قەناعەتە و ئەوان ئێمەیان گەشتە و قەناعەتە کە بێمتمانەی لە بینی هاوڵاتیە و هاوڵاتی و ڤایرۆسەکە هاوڵاتی و حکومت هەر هەمووی بە ئەو قسە و باسانی کە جۆمان لێ بووە هەم لە سەرک وەزیرانەوە دوێنێ پێرە لە جێگری سەرک وەزیرانەوە هەموو ئینەکا کە ئەوە پێشە مشتێ سیاسیەکان خۆیان لێ بەرپرسن سۆشیال میدیا لێ بەرپرسە و هەروەها ئەو هەلومەرجە ئابوووریەی کە بەسەر کوردستانە هاتووە کە هەمووی کۆکەرەوە لە حکومت لێ بەرپرسیارە لەبەرەوە ئێمە ئیمڕۆ هەوڵەین مەجموعەیەک شت باس بکەین و لە کۆتاییە ئێمە ئەیکەین بە مناقەشەیەک من و دکتۆر هادی لەسەر بزانین ئێمە بەڕێی ئێمە 5 مانگە بە جدی لە مۆزوعین ڕۆژانە چۆن هەنێک کێشە هەیە هەلیکەین یەکەم پرسیاروا دەست پێکەین کاکتۆر هادی باسیەوە کە دکتۆر ژیان بەخێر بیت ژمارەی نەخۆشەکانمان زۆر بووە ژمارەی لە هەموو عمرێکا زۆر بووە ژمارەی هەوکردنی سیەکانمان زۆر بووە ژمارەی بەکارانی ئۆکسجین زیاد بووە ژمارەی تەنەفوسی جیهازی تەنەفوسی سەناعی ژمارەی مردنیشمان زیاد بووە خەڵک ئەم پرسیارە ئەکا بە ئەمە ڕوونکردنەوەیەک لەسەر کولی ئەم مۆزوعە زۆر سپاس کاکتۆر گیان کاکتۆر لە نهاتی مانگی دوو لە 29 دوو کە ئێمە یەکەم نەخۆشی کۆڕۆنا لە سلێمانی تەشخیص کرا کە هیچ نیشانەیە نەبوو بەڕاستی عایلێک ملیێران هەردوو هیچ نیشانەیەکیان نەبوو کۆمەڵی ڕێوشوێنی زۆر تونجیایە بەر لە سلێمانی یعنی بەو ئەو ڕێوشوێنە بوو کە هەم WHO پەسەندیە کرد
کاویش لە چین وەریگر بوو ئەو ئەزمموی چین بوو کە بۆ ڕەبڕۆی کۆڕنا بەکارینە تا ڕادێک پێیان وا بوو کە نەجاحەتی هێناوە ئێمە ئەومان کرد بە ڕێگەیەکی دوورودرێژی زۆر سەختا ڕۆشتین بە لۆکداونێکی دوورودرێژ زیاد لە 40-50 ڕۆژی خیان زۆر حرەکە هەبوو هەر پەکیکەوە مەتار پەکیکەوە ئیشکار هەمووی پەکیکەوە بەو وەزعەوە بە ماوەی 2 مانگ تقریبا 130 نەخۆشمان هەبوو لە سلێمانی یعنی ڕێژەی توشبوون زۆر کەم بوو ڕۆژانە نەخۆشی زۆر کەم 2 3 5 10 زۆر لە 15 ئەوڕێ بەڕاستی زۆر کەم بوو هەم ئێمە دەرەقەدا هاتین هەم توانای خەستخان هەم توانای سەحەش بە زۆر بنیشان زۆر بەشە نیشانەیان نەبوو لەبەرەوەی بە دوانە ئاگەڕێن ئێمە ئەمان دۆزیەوە بەڵام ئەم لۆکداونە ئەم ئیسفادەی هەبوو کە ئەم ژمارەکەی کەم بوو توشبوونی دوا خست بە ژمارەی کەم خەڵک توژە بوو بەڵام ئێستا دوای ئەوەی کە لۆکداون نەماکە دوای کە مشتە گەڕایەوە باری ئاسایی لە ماوەی 3 هەفتە ژمارێکی زۆر نەخۆشەیە ڕۆژانە ژمارێکی زۆر هەیە خەستخانەکان پڕن زۆر بەیان توندن نیشانەی زۆریان هەیە نەخۆشمان بەشێکی ژمارێکی زیاتر نەخۆش وفاتی کردووە عین لە ماوەی 3 هەفتە نزیکەی 500 نەخۆشمان هەیە ئەمە زۆرە بەڕاستی ینی لە بەرەستێکی ئێمە هیلاکی خەستخانە پڕوە حکومە دەرەقەت نایە تەسەورەکەم ئێمە لە سەرتاوە ئەگەر نەمان کردا ئەگەر لۆکداونشتمان نەکردا ئەمە ئێستا ڕوئالانە لە مانگی 34 ڕووی بایە هەچەند ئێمە لە سەرتاوە باوەڕمان وا بوو کە لەوانەیە ئەمە جیاواز بێ ئەم ڤایرۆسە جیاواز بوو لە ڤایرۆسەکەی مانگی 34 کە لەوانەیە ئەمە شتێکی تر بێ بەس تەسەورەکەم زیاتر ڕەبتی بۆ ڕێو شوێنانە بۆ کە گرتمانە بەر بۆیە تەسەورەکەین زیاتریش کە عەدە زیادکار نەخۆش زیاتر بێمردنی زیاتر تێر بکەوێ باشە کەواتە ئێمە ناگەڕینەوە بۆ فترەی یەکەم کە سەرەتای کۆرۆناڤایرۆس تا کۆتایی مانگی 4 ئیشەکان کرا و باش ڕۆیشت باسی ئەوەش ناکەین لە یەکی 5ەوە هەتاکو 11 چی ڕوویا چی ڕوونەیە ئەوە ئێمە باسمان کردو کە ئەوە بەڕاستی لیژنەی ئەمنی و ئەوانەی کە لە شاران ئەبێ لێ خۆیان شەرحیان ناوە و هۆکانیشمان باس کردو بۆچی ڕوویە ئەزانین خاوکردنەوەیکی دکتۆر گیان ئەم نەخۆشانی کە داغڵ بوون بڵین ئێستا چێ لە کوردستانە نزیکەی 1100 حاڵەتمان هەیە نزیکەی 450 چاک بووەتەوە ئێستا حالیان 630 ئەوە 650 حاڵەتی ئاکتیڤمان هەیە 19 کەسیش بڵین مردووە باشە زۆربەی ئێستا لە ناو سلێمانیایە بڵین 60 هەفتای لە دوهۆکە چەندێکی لەینە نزیکەی ئێمە 300مان لە سلێمانی هەیە باشە لەمە بۆ ئەوەی لە ئەخیرە ئەم قسە و باسانینێ سەر ئەوەی کە ئێمە چۆن تەعاملیان لەگەڵا بکەین لەم نەخۆشانە بەڕێی تۆ کە ئێستەیەن بە هاوکردنی سیەکانیان زۆرە بۆچی ئێستا چێ هاوکردنی سیەکان زۆرە بۆچی ینی بۆ ئایا مەسەلەکەی ژمارەکە زۆرە کاتۆر ئێمە لە مانگی 34 پرسیارە هەر ئەکرا ئەنگو بۆ نەخۆشی لە نیشانەی زۆر مستەقڕ عەدەدمان کەم بوو من ئەو کاتەش وتم تەسەورەکەم تا عەدەد زیاد بێ لە 150 هاوکردنی سیەکانی تێکەوێ وایان ئێستا 500مان هەبوو ئەم جارە طبعا ئەبێت تەسەورکەن 75 نەخۆشی ئەوەی تیابێ تقریبا ئێمە 100 نەخۆشمان هەب بەس هاوکردنی سیەکانی هەبوو زیاتریش بەس مەرجنی هەمووی تون بوو بێ عنی لەوانەیە 6 بۆ 7 تون بوو بێ لەوانەیە 10 بۆ 20 زۆر خەتەر بوو بێ عنی کە گەیش بێتە مەرحەلەی ئەوەی پێویستی بە جیهازی تەنەفوسی بێ باشە کەواتە تەسەوری مە ڕەبتی بە عەدەدەوە هەیە مەرجنی ڕەبتی بە گۆڕانی ڤایرۆسەکەەوە هەبێ کەواتە هەتا ژمارە زۆر بێ مناڵی زۆرە بێ پیریشی زۆر بێ ئەگەر لە 5 بێ یەک مناڵ و یەک پیری تیابێ کە بوو بە دەبێ بە 2 مناڵ و 2 پیر وانە بەو شێوەیە باشە ئەگەر لەم نەخۆشانی ئێستا لە با ئێم باسی سلێمانێکین کە زۆر بە تەواتی ئاگامان لێتی ئەوەی دووەکوانی هەولێریش برادران با گویان لێمان بێ چونکە ئێمە قسەیەکەکەین احتیمال هەیە لە ڕووی زانستی و لە ڕووی عملیەوە بینەسە باشە ئێستا لە ئەمەی کە لە سلێمانیا 100 حاڵەتمان هەیە کە هەوکردنی سیەکانی هەبێ تەسەور ئەەکەم گەشت بێتە 100 ئەمە ئێمە لە 100 حسابی خۆمانەکەی ئەم خۆ دەزانی مناقەشەیەکمان نەبوو کە ئێستا هەوکردنی سیەکانیان کردو بە دوو بەشەوە یەکێکیان یا سادە و ئەوەی پێوتێ مامناوت ئەوتیشیان خراپە ئێمە چەندمان خراپە لەو سا کاتۆ 6 دانەی خراپە 6 دانەی خراپە باشە توندا با بڵین توندا باشە ئەو تونگا ئێمە ئێستاڵین کەواتە ئێمە 100 نەخۆشمانێ چەندمان ماوە کە نەگەیشتوتە مەرحەلەیە یان ئێستا بڵین 150 ترمان یا 200مان هەیە کە بیا بێنیشانەیە ئاساییە وایە باشە ئەمانەی با لەم دوانە لێبینەوە بێنیشانە و ئەوەی کە سووکە ئەمە لە کوێدانراوە ئەوە کات و زۆربەی لە ئوتێلەکانە لە ئوتێلەکانە زۆر باش ئەوە ئێستاما تێ 200 کەس بن 250 بن بەڵێ 200 تقریبا شوێنی 300 نەفەرمان 250 بۆ 300مان حاضر لە ئوتێلەکان زۆر باش وا خەریکە پڕ ئەمە 300مان لەو لاوەداناوە لە ئوتێلە ساڵەکەی تریشمان هەیە کە لە کوێم لە سەرچنار و خەسخانەی جمهوریە باشە لە خەسخانەی ئەوانی لە جمهوری تۆزە سوکتر لەوەی وانە تقریبا بەڕاستی چوار نەخۆشی تا بوو باش نەبوون دوێنێ دوانیان نەقڵ کرد شوێن هەبوو ئەم ڕۆژ دوانێن نەقڵ کرد باشە کەواتە ئێمە لەم سەیە
هەفتایان ئەڵین وەزئی سیەکانیان خراپە خراپەکە ئیتر کە ئەڵین وەزئی بە ئێستا لە جاری وایە سۆشیال میدیا هەنێ مستەڵەحات بەکارێنێ ناجێگیرە و نیشانی قورسیانەیە ئەم دوانە خەڵک لی تێ ناگا من وەکو دکتۆر کامەران هەچ کەسی ئۆکسسیژینی بەکارهێنا ئیتر لای من ناجێگیرە ئێمە شەروەمەندانەوە هەر پێناسەکە ژوە پێناسە عالەمەکە تقریبا بەبەستم ئەوەیە ئەگەر ئێمە ڕێ بکەوین لە سلێمانیە لە هەولێرە لە دوهۆکە لە هەڵەبجە بۆ ئەوی یەک تێرم بەکاربێنین هەچ کەسی ئۆکسسیژینی بەکارێنا بڵێ ناجێگیرە هەر ئێمە مامەدانەوە کاکتۆر هەر کەسی ئۆکسسیژینی هاتە خواردنەوە دوو ئەو پێڵن توندەکەی حاڵتە توندەکەیە باشە ینی بارین تەندروستی ناجێگیرە باش ئێستا کەواتە ئێستا لەوە تێگەیشتین چەند کەس لەو سا ئێستا ئۆکسسیژین بەکارێنێ ئێستا تقریبا 6 کەسی لەوانەیە 6 نەخۆش لەسەر ئۆکسسیژین بێ باشە کەواتە ئەو ئەحسای عالەمی کە ئێستا کراوە لەسەر هەوکردنی سیەکان زۆر ڕاستە حتا هەوکردنی سیەکانی شێبێ حاڵەتەکار سووکە چونکە پێویستی بە ئۆکسسیژین نییە کاتۆ پێشتر وەسەتیان پێ ئاخر پێشتر پیاون ناوەند ئەگەر هەوکردنی سیەکانی هەبوو پێویستی بە ئۆکسسیژین بوو ناوەندیان پێوەن ئێستا ئەو مستەڵەحات تقریبا لە زۆربەی سایتەکانە نەماوە نووسراوە مایڵ سڤیر وانە سووک و خەتەند بۆی ئێمەش لە بڕیارەکانمان بگەینە شوێن کەواتە لەو سا سیان سووکەکەیە هەر هاوکردنی هەیە بەڵام یەشتا نەگەیشتۆتە ئەوەی ئۆکسسیژینی دابەزێ پێی باشە ئەو هەفتایە چەندیان هەفتاکە چەندیان تا ئێستا جیازی تەنەفوسی سەناعی بەکارهێناوە تقریبا پێ 6 بۆ 7 باشە کەواتە لەوانەی وفاتیان کرد باشە کەواتە حەزەکەم یەک معلوماتیش بێ بە خەڵک جیازی تەنەفوسی سەناعی یعنی چی کاکتۆر دوو جۆر جیازی تەنەفوسی سەناعی هەیە نیڤە یعنی پێویستی بەوە نیە سۆندە بخەیتە قورگی و ئەنجا بۆی دانێ بەس ماسکێکی قورسە بۆی دانیت و زەختی ئەیتێ پستانەگەی بە جیازەکە بیاتی و یارمەتی بە بۆ یارمەتی نەخۆشکەوە زۆر هیلاک نەبێ و ڕێژەی ئۆکسسیژینەکەی بەرزکاتەوە هەیەتی سۆندەی بۆ دانێ هیچ نەخۆشێکمان تا ئێستا سۆندە بەژێ تەخدیرا بۆی دانراوە کاکتۆر دوان بۆماندانە هەردووشیان وفاتیان کرد بەڕێزان من حەزەکەم لێرە من لە دوێنێەوە لەگەڵ زۆربەی دکتۆرەکانی ڕەفیقمان لە ئەوروپا قسەم کردووە و لەگەڵ هۆڵندا قسەم کردووە و لەگەڵ ئەو دکتۆرانە قسەم کردووە کە لە کۆرۆناڤایرەس ئیشیان کردووە بە دڵنیاییشەوە دکتۆر هادی خۆی ئیتیساڵی پێوە کرێ و هەروەها لە بەریتانیا لەگەڵێکی لە هاوڕێکانم قسەی کرد کە لە نەخۆشخانەیەک ئایشی کردووە تقریباً ئەو خستەخانەی ئەو نزیکەی 1 ملیۆن خەڵکی لەسرە ئەڵێ هەچ کەسێک تێبینیان کردووە کە بخرێتە ژێر بەنجی عامەوە سۆندەکە بخرێتە ژێر بێتە نزیکەی لە 170 هەتا هەشتیان لە پێنجەم ڕۆژی یەکەمان مردوون چونکە سیەکانیان بە تاواتی تێکشکاوە ئەڵێ ئەگەر لە 5 تا 7 تا 10 ڕۆژ بمێنێتەوە کە بەداخەوە ئەم جۆرەیان کە ئەمێننەوە ڤایرۆسەکە قورسایی ڤایرۆسەکە ئیستا ئیسپات بووە تا نزیکەی 6 تا 8 هەفتەی تێ ئانامێنێتەوە وایە دکتۆر کەواتە ئەم جۆرەیان ئیستا ئیسپات بووە لە عالەما کە ئەو ئیستا ئەگەر هەر کەسێ سەیرم سایتە ئینتەرنێت کە ڕۆژ بە ڕۆژ ئەم نەخۆشانە لە سایت لە خستەخانەکانە ئەم نەخۆشانە ئەم جیازە ناخەنە قورجیانەوە زۆربەی ستافی ناو خستەخانەکانەوە بەمانەوە توش بوون هەتاکو لە هەفتەیە زیاتر 10 ڕۆژ بێ بە 4 ڕۆژ ئیتر ناشتوانێت کونێ بکاتە ئێرەی لەبەرەوە زۆربەیان ئەمرن بوا کە سوکاری نەخۆشەکان با دکتۆرە بەڕێزەکان با ئەو کەسانی کە باسی جیازی تەنەفوسی سەناعی وەکو کاکتۆر هادیوتی جۆری یەکەم لە جیازی تەنەفوسە کە بە ماسکە هەمان ئیشی ئەوی ترەکات لەبەرەوە کاتێک کە باسی جیازی تەنەفوسی سەناعیەکەین ئەوە دوو نەخۆش ئەویان خستۆتە سەر هەردووچیان مردوون بۆی بزان کەواتە دوو کەس خساوەتە ژێر ئەوە لە 100 مردوون یعنی دوو کەس مردووین لە 100 لەبەرەوە ئەبێ هەموو هاوڵاتیشت ئەوە لە ئێمە تێبگا مامۆستای زانکۆ لە ئێمە تێبگا دکتۆرەکانی هاوڕێمان لە ئێمە تێبگەن کە ئەو مۆزوعە زۆر مەترسیدارە یعنی بە تەواوەتی دکتۆر هادی پرسیارێکی تر ئێوە کە ئیخەنە سەر جیازی تەنەفوسی سەناعی چ پێوەرێکتانەیە ئەمەیان ئۆکسسیژینە ئەمەیان جیازی تەنەفوسی سەناعیە یعنی پێوەرەکان چییە تو ئۆکسسیژینی راوەتێ کە ئیگۆڕی بۆ جیازی تەنەفوسی سەناعی ئێمە ئۆکسسیژینی فول ئۆکسسیژینی ئینێ عنی جاری وایە کەم جار بە هینی اعتیادیەوەی پێڵەن نەزرمە بۆی دەست پێەکەین یان نەنڕیبی سۆندەی لوتەکە بەڵێ ئەگەر ئێمە هەر ئۆکسسیژینمان فولایە بە هەموو وەسیلە تاقیمان کردو ئەمە هەر ئۆکسسیژینی طبیعی نابێتەوە یان کە ماسکەکەمان بۆ دانا کە هەر ئۆکسسیژینی هەر طبیعی نەبوو خۆشی هەناسەدانی سورعەت بوردو و دەبەرەوە هیلاکی چوو جانی زانیمان ناتوانێ ڕێژەی ئۆکسسیژینی لە حاڵەتی طبیعیان ڕابگرێ ئەبێ بچێت سەر جیازی تەنەفوسی طبعا ئەمە بە پێی وڵات دەگۆڕێت کاکتۆر وڵاتێ بەریتانیا وانە بەریتانیا بە هەر بە ماسکی اعتیادی ئۆکسسیژینی تحمل نەکە زانی دا ئابەزێ یەکسەر لەوانێ سۆندەی بۆ دانە جیازی تەنەفوسی بۆ دانێن بەڕاستی
بەس هەندێک وڵاتی زۆر مەجاالە هەتا نەخۆشکە خۆی قووەتی هەبێ بتوانێت ئۆکسجینەکە بەرز ڕابگرێ بۆی دانەنە ئەگەر زۆر هیلاک بوو پێی نەما جاتوان بۆی دانێ باشە ئێمە بە پێ و دراساتانی کە لە بەردەستمانایە ئەگەر نەخۆشی پێویستی بە سۆندە بوو ئێمە ئەزانی خەتەریاتەکەی زۆرە و تا تەخیریش بێت خەتەریاتەکەی زیاترە بێت ئایا لە کاتی ئەم جیهازی چ معلوماتی بە کەسوکاری نەخۆشەکە معلوماتی مردنەکەیانێنێ کە نسبەتی مردنیان زۆر پیانەڵین بە تایبەتی ئەوانە کە بەتەمەنن کاتور یەکێ بەتەمەن بێکی نەخۆشی درێژخانەیە بێت کەسوکارەکەی تی ئەگەنین کە باش وایە ئەم سۆندەی بۆ دانەنرێ چونکە یەکەم لە احتیمالی زۆری هەیە لە ژێرا دەرنەچێت دوو لە ژێریش ئەگەر دەریش نەچێت لە ژێرا بۆن لە جاتی دوو ڕۆژ ئەیکا بە مانگێ بە هەفتێ دوو هەفتە درێژی خاتەوە هەم نەخۆشەکەی هیلاگە بێ هەم خۆیان پێوەی هیلاگە بن باش وایە بۆوانەی ستافی خستخانەکە ئێمە جیاس هەمووی پێوەی هیلاگە بێ سوادەشی نییە لای دوایی سێرەکەی هەر وەفا دەکا و کاتێکی زۆر و مەسرفی زۆری ژەبا بەزەگە گەنج بێ بۆیان شەرەکەین بۆ کەسوکارەکە هەندێکە هەر ڕازی نەبن جاری وانە خۆشە گەنجی شەر لاوانەی ڕازی نەبێ ئەڵە بووی دامەنن تۆزە ناوبانگی خراپیان لەسەر جیازی تەنەفوسی بیست ئەڵە بووی دانی هەڵاسێتەوە لە ژێریا خۆشی بەڕاستی خۆ دکتۆر گیان هاوڵاتی یعنی ڕاستەکە تابەتی بە کۆڕۆنا ڕاستە بەڕاستی ینی با ئێمە واقعی بین لەگەڵ خۆمان و لەگەڵ خەڵکە کۆرونا ڤایرس سیفاتێکی زۆر سێریە ئەو سیانە لە مودەی سێ چوار ڕۆژە یعنی وەکوە بەفری لێباریەوە ینی کە بەفری لێبارەی تر ئەو ئۆکسسیژین و ئەینە دروست نابێتەوە دکتۆر گیان ئەم نەخۆشانە کە لە چ قۆناغێکی نەخۆشیەکە ئێمە هەچی عیلاجێک لە بەردەستمانە ئەیانێنێ چونکە خەڵک پرسیارەکە دکتۆر چیانێنێ ئەڵێن هەموو شتێکیانێنێ کە لە بەردەستمانایە ئەو هەموو شتە چییە کە ئەیانێنێ لە بەردە و لە چ کاتێکە ئەیانێنێ بەڵێ کاتور کە حاڵەتەکە توم بوو یعنی نەخۆشەکە هەوکردنی سیەکانی دەستیەکانی هەبێ ئۆکسسیجینی کەم بێ بەڕاستی ئەمە هەرچی هەبێ هەرچی لە بەردەستمان نابێ ئەیێن لەوانە عیلاجی دژە بەکتریایە بۆ خۆ دەزانێت ئەنتیبایۆتیک و ئەمانە پاراسۆڵێنێ بۆ تاوشتەکەی عیلاجی جەمەینی خوێن ئەوە زۆر میهمە ئێستا بەڕاستی جوعێکی باشیان ئەینێ ئەگەر بتوانێت قودان و خواردنی نەبێ شلەمەنێکی و مغەزێکی باشی ئەینێ دەرمانی دژە ڤایرۆسی ئەینێ ئەو هایدرۆسی کلۆرۆکوین ئەمان نا بەز سەماوەیەک وەسانومانە لە بەرەوەی دلیلی لەسەر کەلەوانەی سفادەی نەبێ باشە ئەلێرا ڕدەگرم من دوێنێ پێرێ سێ مانگ بەحسێکی زۆر مهم بڵاوبێتەوە سێ شەش بەحسەکە چۆنە 400 لایەکیان 400 لایەکی 800 نەخۆشە هایدرۆکسی کلۆرۆکوینی تایە زینکی تایە ڤیتامین سی تایە لەگەڵ پلاسیبۆ یعنی دەرمانی درۆ دەرمانی تایە دەرکەوتووە هایدرۆکسی کلۆرۆکین کە یاوێنە لە سەددا یەکێکیان دەرکەوتۆ هیچی ئیسیفادەی نیست نە زینک نە ڤیتامین سی شتی ئیسیفادەی نییە لەو بەحسا بەڵام دەرکەوتووە هایدرۆکسی کلۆرۆکوین لەوان باشترە یعنی نسبەتیشی کەمتر تووشێ بێ ئەڵێ سیگنیف یعنی ئەڵێ ئیترەوە کەوتە سەر خۆت بەکاری بێنە ینی تۆ خۆ ڕشتیهاتی شخصی هاتووە ئێستا بەحسەکەی من دوێنە شەو برادری لە بەریتانیا خۆی دکتۆرە نردیوتی ئەوە تا لە بەحسەکەی ئێمە هایدرۆکسی کلۆرۆکوینتانە بوو سەحب کراوە لە بەرەوەی ئیسفادەی نەبوو سەحبیان کردوتەوە هەل لە ترایڵەکە سەحبیان کردوتەوە نایەن بە نەخۆش لە بەرەوەی زەرری هەبوو سوودی نەبووە بەس بەڕاستی لە هەندێک وڵات وانە هەندێک بەحسی تر هەیە ئەڵە داتاکەم فەیکن لە بەرەوە من تا ئەمەوەی پێشوش هەر ئەمما بەڕاستی بەس ئێستا تقریبا ئەوە وەسانوە ئیشی لەسەر ناکەم هایدرۆکسی کلۆرۆکوین نایەن بە نەخۆش هەپێکی تر هەبوو پێشتر وتیان مشەخۆرە ئایڤەرمێکتین هەان لە مختبەرای شانە سەرکرد ئێستا من هەر ئەوە بۆ ماوەی دوو ڕۆژ ئێن بە نەخۆش پلازما آخر حلماگەر نەخۆشکە باش نەبوو پلازمانەینێ ئەوە ئەستا ئەمڕۆ بانگی نەخۆشمان زۆر کردوتەوە یارمەتیمان بن ئەمڕۆ بەیانی دووبانی پلازمان بین ئەمڕۆ تقریبا دوو نەخۆشی نەخۆشم پلازمای وەرگرتووە هەنێک کەس پرسیاریەوە کەڵێ دکتۆر لە ئەو نیە سەیری عینوانی بەحسیەکەن هەڵێ نەخۆشەکانتانە خەنە سەردەم پرۆپۆزیشن دوو نەخۆشەوەمان کرد بەڕاستی بۆ دوو نەخۆشەوە ئیسیفا هەردووکیان وفاتیشان کرد ئیسفادەی نەبوو کەساتور بەحسی هەڵی ئیسفادەیە بەڕاستی باوا بڵێ ڕاست بەزەوانەی ئێمە وفاتیان کرد ناڵم بەهۆی ئەوە بوو یعنی بەس کەواتە ئێمە بە یعنی خەڵک لەوە تێبگە هەتا ئەم دقەی دانیشتوین عیلاجێکی تایبەتی نییە بۆ کۆرونا ڤایرس وەتا ئەم دقێش دانیشتوین ڤاکسین نەدۆزراوەتەوە و ڤاکسینەکە لە هەنێ ئێستا ئەوانی کە پێوتێ ئۆکسفۆر ینی کە جوهدی ئۆکسفۆردی پێوتێ لەگەڵ شەریکی ئەستاسیێنیکا زۆر هاتوون ئێستا وەکو من لە مقابلەکانی پێشووتیا باسما کرد ڤاکسینەکە ئەگەر ببێ بە خەیاڵ لە مانگی دابێت ئەو کاتە ئەگەر شەپۆلی دووەم بێ لە مانگی 11 و 12 احتیمالیشی زۆر ئیسفادێ بێ دکتۆر گیان ئەمەیە بێمە سەر مۆزوعێکی زۆر مهم ئێستا ئێمە ئەزانی نەخۆشەکانمان ئاوایە سەد نەخۆشمان ئاوهایە و لەو سیان ئۆکسجینیشی نایە ڕاستە سیەکان هەفتاکەی تری و حاڵەتەکەیەتی و عیلاجی خۆیان وەرەگرن
ئێمە ئێستاچی ئەو نەخۆشانی کەیە بۆ لای ئێمە ئێستاچیەکە پرسیاری کردوڵێ دکتۆر من ناچم بۆ علی ناجی چکە لەوێ تووشە بم ئەڵێ ئەوە نەقەڵە باڵغا ئەگەر بچم تووشە بم ئایا بیرتان لە ئیجرعاتێکی تر کردوێتەوە والله کاکتۆر بیرمان لەوە کردو ئەم ڕۆژکۆ بوونەوە بۆ عدەدەی کەمکەینەوە بەڕاستی یەکەم ئێمە ناتوانین عدەدی چی کەمکە عدەدی فەحسکردن ڕۆژانە بۆ نمونە 50 کەس دانێ 50 نەخۆش بۆی هەیە فەحسکە غێری ئەو وەرناگیرێ چکە یەکەم قەرەباڵغی زۆر دروست دەبێت لۆدێکی زۆر هەیە ئیشەکە بە باشی ناڕۆ مەوادێکی زۆر زۆری ئەوێ ینی ئەمە بڕۆ لەوانەیە مەواد بەش هەفتێکی تر نەکا باشە فەرموو لەبەرەوە ڕازشەکە بەس هەر کەسێ بێ احتیاتی خۆی بخانێ بێ ماسکوشت بەکاربێنیان لەوێ ئەیەنێ دووری نێوانێ بەلانی کە مەترونیە بێ لێرە تەسوەرەکەم ئەمە تەطبیق نەکری ئەم شتا بەزە بێ وابێ اینجا بێ فەحسکە عنی زەحمەتە بڵێ لێ توش نابێ احتیمالی لە هەمووشی چۆن خەڵک لە بازار توش بێ احتیمالی لە خەسخانەشا توش بێ باشە دکتۆر جا ئێمە سەر مۆزوعێکی زۆر مهم ئەم مۆزوعە ئێمە ئیوروژێنی مۆزوعەکە لەسەر لە هەنێ وڵاتە جێبەجێکرا لە سوید لە بەریتانیا ئەویش پێوتێ مەناعی جەماعی مەناعی بە کۆمەڵ باشە من مقابلەیەکم خوێندەوە ئەڵەیە گوایە سێشەمە لەسەر مستەوای کوردستان وەزای داخلیان کۆبنەوە بۆ ئیجتیماع سێشەمە ئیمڕۆ شەمەیە یعنی تۆ لەو فەتا سێشەمە ئەبێ ئەگەر وا بێت ئەبێ نزیکەی 200,000 تر بیگرێ وانە ئەگەر بەپی ئەو زەرب و تەحتەین ئەگەسڵ بێ بازان ئەو شتە بکەین باشە کەواتە ئێستا ئەو خەڵکانیە وتمایسە سێ جۆر گروپ لە ناو خەڵکایە یەکێکیان ئێمە من و تۆ بڕوامان پێەیە کە ڤایرۆسەکە بەم شێوە گەشێ دووەم هەیە ئەڵێ ئامەرێ هەر بڕای پێ هەیە هەر بڕای پێمانایەوە ئێمە دوو گروپ بڕوامان پێ ئەڵێ خۆمانە پارێزین ئەم خۆپارێزەی من و تۆ ناچکە شتێکمان تاقیم کردووە گروپی سێم خۆی ناپارێزێ گروپی سێم بڕای پێ نییە گروپی سێم لە بەر زروفی اقتصادی کوردستان و لە بەر نامەسئولێتی مەسئولینی حکومی شتەکانی هاوڵاتی جێبەجێ ناکە هاوڵاتی بەداخەوە حکومە دوای لێ کردووە کە ئەڵێ خۆپارێزی ناکەم باشە کە خۆپارێزی ناکە بەڕێی تۆ ئێستا چەند کۆرونا ڤایرۆس ناو سلێمانیایە بەڕێی تۆ عنی بەعدەد یعنی عدەد ئایا زۆر کەمە زۆر زۆرە ئەوەی منێ بینم بە ڕۆژانە زۆر زۆرە تەسەورەکەمەوە هەفتێکی پێ بڕا دوو هەفتێتی دات هەموو ماڵی کۆرۆنایەکی تێبکەوێ تەسەورەکەم جوانە برادێکی تریژە لە تەندروستی وای وتبوو توی ماوەیەکی تر هەموو ماڵێکی کوردستان کۆرۆنایەکی تێکەوێ کەواتە ئەگەر بەو ئەحسایی بەرازیل بێ بەرازیل 650,000 پۆزەتیڤەیە کەچی ملیۆنێ فەحسی کردو ئەیلەوە کەواتە لە 6 کەس و نیو هەیەی کەواتە ئەوە نییە لە کەواتە باشە ئەگەر وامان لێ هات ئەمە پێی ناوترێ ینی خەڵکەکە نایە کەواتە خەڵگەی گرێ چاگە بێتەوە وانە مەناعی چی بۆ دروست دەبێ مەناعیکی ئاسایی بۆ دروست دەبێت کە پێوتێ مەناعی جەماعی ئایا خەڵک ئێوە ڕەتان چییە کاتور مەسەلێ ئەمە پەیوەندی بۆ من و تۆ نیە پەیوەندی بە مناقەشەیەکە با خەڵک گوێی لێبێ کاتور بۆ مەسەلەی مەناعی جەماعی ئەبێ لە بەلانی کەم لە سا هەفتای خەڵک بیرێ نەخۆشیەکە ئەبێ لە سا هەفتای میل کۆمەلگا نازانین بەس ئەبێ ئەوە توش بێ لە سا هەفتا بۆ نەوەت ئەبێ توش بێ اینجا تەسەور ئەەکەی ئەم نەخۆشە مناعە دروستکە ئەمە یەک دووش ئایا ئەم کۆڕۆنا مناعە دروستەکە ئەوە بەحسەکانی بەحوسڵێ بەڵێ ئەوەی تۆ پلازما داوەتی بڕۆ پێ بڕوامان پێ هەیە لەسەر ئەساسی کۆڕۆناکانی ترە ئێستا کۆڕۆنای 2000 من ئاگام لێ بەحسی تازە دەرچووە ئیمینۆگلۆبینەکان ئێستا بەحسی تازە دەرچوو ئایجیجیەکان پۆزەتیڤ بۆ کۆرۆنا بەڵێ بەس زۆرە مێنەتوان کەمێن تۆ لانە مانگەبێتەوە دوو ئەویان کەس نازانێت سیقەی لەسەر ناڕاستە یعنی لەوانە دوو مانگی تر مەناعی نەمێنێ وایە 6 نوێ ئەوە بەس بە پێی کۆڕۆنای 2003 2012 بێ ئەڵێ لەوانێ بۆ ساڵ بۆ چەند ساڵە دروستیکە بەس بۆ هەتا دروستی ناکە نیشتی تا سێ ساڵ بۆ سیقەی لەسەر سێ ئەم خۆپارێزی کە ئێمە باسیەکەن بۆ ئەوە نیە کە تووشی مەناعی دەستە جەمعی وەرنەگرین بۆ ئەوەیە نە خەڵک توش بێ بە زۆر لەسەر خۆ توش بێ ئێمە دەرەقەت بین خەسخانە دەرەقەت بێ سەحە هیلاک نەبێ یعنی ئێمە ئەگەر تۆ کۆڕۆنا بەرەڵاکەی کاتۆر یعنی دەبلوجێ تەسەورەکە ئەگەر کۆڕۆنا بەرەڵاکەی 7 ملیار خەڵک گرێت 10 ملیۆن کوژێ باش ئێستا بەرەڵا نەکراوە ئێستا ئەمەی هەیە کاتۆر ئاساییکردنەوەی ژیانە من بەستم بەرەڵاکردن چە ئەگە خەڵگیمانی بە ماسک نمێنێ خەڵگیمانی بە دەست شۆرین و ئەمانە نمێنێ خەڵگیمانی بە دوورکەوتنەوە لە یەکتر نمێنێ بۆ مەتر و 2 مەتر ئەو بەرەڵاکردنەوە ئێستا لە ناو سلێمانیە ئەمە ئەبینیت ئەم خۆپارێز ناوەڵا زۆر زەحمەت زۆر کەمە زۆر کەمە خەڵکی کەمەیگا باشە کەواتە ئێمە ئەم مۆزوعە ئێستا بە شێوەیەکی درێژە پێین ئەو کەسانی خۆی ناپارێزیە لە دوو لێکۆڵینۆمان هەیە لێکۆڵینۆیەکی طبی
ئەویش ئەوەیە پێ ئەوتێ مەناعی جەماعی کە ئەمە بە بەرنامە نییە لای ئێمە بۆن منە لە بەریتانیا لە سوید لە نەرویج کە پێوتە گروپێنە ئەی کرد من ئمڕۆ سێری ئەحسایی نەرویجم کرد زۆر خەریکە کەیسیان نامێنێ حاڵەتیان نەماوە وڵاتە ئەوروپا حاڵەتی خەریکە هەر ئەوروپا بە تەواوەتی کۆنتترۆلی کردووە یعنی ئەگەرێ و سێری ئیسپانیا کەن سی ئیتالیا کەن سی فەڕەنسا بکەن سێری ئەڵمانیا بکەن مەعادا رووسیا چونکە رووسیا مۆزوعێکی تری هەیە رووسیا فەحز زۆرەکە نزیکەی تا ئێستا 12 ملیۆن فەحسی کردووە ئەمریکا 20 ملیۆن فەحسی کردو بۆیە 2 ملیۆنی کردووە لەبەرەوە هەتا فەحز زۆر بکەیتەوە نیسبەتی توشبوون و زۆر بەس بەو مانانیە کەوتی پۆزەتیڤ بووی بۆ خەستخانە ئەلێرە یەکەم مۆزوع کە ئەمەیە لەگەڵ دکتۆر هادی باسی کەم کە ئێمە ڕای خۆمانە من ڕای خۆمێ ڕای خۆیە دکتۆر هادی ئێمە نزیکەی 200 حاڵەتمان هەیە ئێستا ئێوە تەوەقوعەکەی 300 بێ ئەیان بن بۆ ئوتێل بۆچی داغڵیانەکەن بۆ لە ماڵەوە نەبێت و بۆی سۆشیال دیستانس دروست بێت چونکە بەڕێی من ئەگەر لە ماڵەوە داننا خەڵکەکە زانێ ئەو ماڵە کۆرۆنا ڤایرەسیتیە ئیتر خەڵک ناچێت یعنی ئێستا ئەو بڕیاری چیتانە لەو 3 ساڵ کەسە یعنی تا باشە قەیقتوها با پرسیارتر کەم هەفتەکەی تر ئیم شەو چوزانی لەوانی 50 تر بەیانی 150 دوو بەیانی 250 هەژنۆیکی تری 20 تری ژەمرێ ئەبێ تەوەقوعەکەین باسمان کردووە هەتا ژمارە زۆر بێت تەوەقوعی مردن کە لەمو عالەما وا بووە سێرکڵی ئەم نەخۆشیە وایە ئەگەر تەوەقوعینەکە خەتەرە ئەگەر خەڵک با تووشی شۆک نەبێ ئەرە وڵا دوان من ئەوڵا دەمرد ئەوڵا بیزمر نەمەشتی وانە مادەم زۆرە کەواتە مشتێکە باشە بەیانی 300 ترمانە بێت 400 ترمانە بێت پرسیە چیەکەن کاتور دوو هەفتەیە تەسەوەر کە مناقەشەیە مەسەلەیەکەی من لە سەرەتا لە دماوی لە دوو هەفتە پێشتا کۆبوونەوە بوو بۆ خۆش وازەم لێ بووی جەنابێ وتمان باش وایە ئەوانەی کە نیشانانی ئەوانەی سوکن با بیان نێرینی ماڵەوە لە ماڵەوە عەزل بن چکە بۆ ئێمە هەموو ئوتێل و خەستەخانەیە بۆ نەخۆشی تێ بکەین کە هیچ نیشانی نیە هیچ مشکلی نییە بەڵام تا ئەم دقێش وەزارەت قبوڵی ناکە هەم بەغاش قبوڵی ناکە بەس من تەسەوەرەکەم بەغاش خۆی نەتوانێت تەطبیقە بە هەزاران نەخۆش لە بەغایە تەسەوەر ناکەم لە خەستخانە داینابن تەسەوەر ناکەم لە ئوتێلا داینابن من ڕێیم لەگەڵ ئەوەیە تا ئەم دقێش ڕێیم لەگەڵ ئەوە کە خەڵک بنێری نەماڵەوە ئەو نەخۆشی هیلاک نەبێ وەری نەگرین بەڵام کە ئینێری ماڵەوە هەر ئەوە ناینێرین ئەبێ کۆمەڵ ڕێنمایی بینێ وەرەقەی بۆ تەبعکەین حازریکەین بۆ شارێکی باش بڵاوکەینەوە لە ناو خەڵکە کە چیتە ماڵەوە تۆ چی ئەەکەی ینی باشە مە حازرە ئیسیان حازر ئەم میوارش کۆبوونەوە بوو لەسەرەوە ڕێنمایەکە بە سیستەماتیک حازر نییە بەڕاستی بەڵام بەڕاستی من نەخۆشمان نادێتەوە پێشماوتوە تێمان گەیاند و بۆمان شەرح کرد لەوانێ منیش کردی بێتم ئێستا پێم پیان و تومتمێن خۆم کردومە ئێستا لە ماڵانە مەجبوری بیکەیت یەک و دوونیە یەک و دوو یعنی تو ئەم هەموو نەخۆشەتی کوێ داخڵەکەی هەر دەرەقەتی نای تەرکیز نامێنێکاتەوە تۆ نەخۆشێکی زۆر زۆر داخڵەکەی سووکە باری تەندروستیان سووکە ئێوە تەرکیز دەبا فریا ناکەوی بچی لەگەڵەوانە خەریب کە هیلاکن کە باشە دکتۆرە باشە ینی من پرسیارێکم هەیە لە بەڕێوەبەراتی تەندروستیەکانی هەموو کوردستان و بۆ وەزیرەکانیشەوە ئێمە 5 مانگە لەم مۆزوعین من ناڵێم ئەو دکتۆراتی خۆی زانێ ینی ناڵێم هەچی بەحسی ئەمە خوێنمان و ناکرێت بە کەس ناخوێنێت و گەیشتە ناز ئەو شەوتم 52,000 لە خوان لێما لە شوێنە لەوە زیاتر ئەمەیان بەحسکرا بۆ ئاگاداری ئەو دکتۆرە بەڕێزانە ئێستا مجلەی لانسێتەیە لەگەڵ نیو ئینگلاند جۆرنال ئۆف میدیسن هەردووچیان ئەلانیان کردەوە بەحسانەی بۆمان هاتووە پڕە لە معلوماتی غەڵەت و لە ڕووی عیلمیەوە زۆربیان خەریکنیان جێڕنەوەگە لێ ئەیان جێڕنەوە ئەڵێن ئەم بەحسانە هەمووی خستویانەتە قوسی سوورەوە ئەڵێ معلوماتەکانیان ئێمە شکمان لیانە ئەو معلوماتانە بەڕاز نازانین لە هەنێ وڵاتەوە بە تایبەتی رووسیا و هەنێ وڵاتی تر معلوماتیان بۆ چوەڵێ معلوماتان ڕازنین باشە کەواتە ئێمە ئێستا لە شوێنەکەین ئێمە لە 7 ملیۆن خەڵک گرتوێتی 5 مانگە لەم مۆزوعین و ئاگامان لە هەموو جیانە ڕەفیقەکانمان لەوەیە ئەگەر چۆن سۆشیال دیستانس دروستە بێت چۆن خەڵک قەرەباڵغی لێک دروستە بێت تۆ بیهێنی لە نەخۆشخانە داینی ئەمە ئاگامان لەم هەموو فیلمە بوو کە لە سەرمان گیرە ئەیهێنی دایانی هیچ نیشانێک نییە تەلەفونە کاڵ هیچ نیشانەیەکم نییە کاکە درۆیە باشە ئەوەی سەرجادەکە چی لێ بکەین دکتۆر هادی ئەو 300 تەشخیصە ئەو 300 زەربیدا کاتە 3000 ئەو 3000 بەر بەلەدێکە و ژێر پردەکە و سەر پردەکە چی لێ بکەین چی لێ بکەین نییان یعنی بەدڵنیایەوە تیاتی ئەی بۆ ئەوان لە بازارن بۆ ئەمان لەو تێدانداون ئاوەیە ئەمە کاکتۆر زانین مشکلەکە چیە زۆر مناقەشەی مەسەلە کراوە وڵاتی ئێمە زۆر اجتیماعی زۆر تێکەڵ و عەدەد زۆرە ئێمە ئێمە پسە لە هەموو نەخۆشخانەکەین هەموو یەکەم 4-5 مناڵی هەیە 6 و 7 هەیە لە ماڵەوە لە خانوویەکی دووقاتە دووسە عایلێتیایە یەک دانە ئەنێریت و التیزامی بۆ ناکرێت ناتوانێت خۆی عەزلکە لە ماڵەکە مشکلی ئێمە ئەوەیە باشە WHO حاڵەت بە حاڵەت ینی کەیس بایک یان حاڵەت بە حاڵەت تەقیمی کەن ینی تۆ بۆ نخۆ پرسیارەکەی یەکەم ئەڵێ
ئایا مناڵ خۆمان نەزانین کە وەزعی باشە لە کۆرۆناڤایرەسا و ئەمە ئەزانی ئافرەتی دووجیان وەزعی باش نیە ئەوانەیە ڕەبوو حساسیەت و نازانم چی و چی و شکل ئەوان لەسەر و 6 ساڵەوەن ینی بەڕاستی ئەوەی کە لەسەر و 6 ساڵەوە لێرەوە گوێی لێ بێت ئەو کەسانی ئێستێ من 20 کەس مردووە یەک کەسمان لەژێر پەنجاوەیە وانە بەڵێ یەک کەس لەژێر پەنجاو هەمووی لەسەر و پەنجاوەیە لە سویدا من چوم پێش بێم یعنی ئەو هەموو مردووە با خەڵک چێسیر کە بزانە مردوەکانیان لەکوێیە لە ئەمریکا لە هەموو دنیا تاک لێرە و لێرە گەنجێ گەمرێ ئەویش پەیوەندی زیاتر بە کۆبوونەوەی ڤایرۆسەکەیە نایە بەدەمێ و نایە بەدەمێ کۆکە ئەکا وانێ دکتۆر جیان پرسیارێکی ئەو پرسیارە زۆر گرنگ خەڵک ئەو پرسیارەکە من لە پێش تۆوانێ قسم کرد ئەو گەنجەی کە مرد بڕێی تۆ سەبەبی مردنەکەی چی هیچ کۆرۆناڤایرەس بوو بەس بۆ لەو گەنجە مرد بۆ کۆرۆناڤایرەس کاکتۆر لە هەموو تەمەنێکە طبعا ئەیکوژێ کۆرۆناڤایرەس مەجالی تیانە بەس کەمترە لە خوار 50 ساڵەوە کەمترە تا گەنج بێ کەمتر باشترە بەس ئەمە التیابێکی خراپی سیەکانی هەبوو بۆ بە پەکەوتی سیەکانی لە ئاخیرا یعنی هەرچەند عیلاجی شەحەتی عیلاج بوو یامانی استفادەی لێ نەکرد ئەزانم مەبەستم چێکەواتە ئەگەر تۆ زوو نەی بەدەمێت تەنگە نەفەس بوویت و ئەمانە نەی بەدەمەوە ڤایرۆسەکە عادەتێکی کە ئەچێتە خانەکانی سیەوە ئەو ڤایرۆسە لە شوێنی ترا گەشە ناکە هەتا نەکات ئەو خانەیە لەو بۆ نمونە کە پەڵەیەکی لە سیا بوو پەڵەکانی تر زیاکە لەبەرەوەیەکێک لەو سەبەبی مردن لەو نەخۆشانە ئەوەیە دکتۆر هادیەمەوە سەر عینەن مۆزوع چونکە ئەم مۆزوعای ئێستا زۆر مویمە ئێمە باسی ئەوەکەین چۆن مامەڵە لەگەڵ ئەم زیابوونی کۆرۆناڤایرۆسا بکەین وانە ئەوە تا مامەڵەکە وازەحە داغڵیەکەی ئۆکسجینێتی و دەرمان لەبەردەسە ئەیەتێ بەس ئێمە مشکیلەمان ئەو 300 کەسەی ترە ئەوانی ناو بازاڕە ئەوەی کە ئیلتیزام ناکە ئەوەی کە بۆ یعنی ئێمە مشکیلەمان 100 کەس نییە دوو کەس هینەکەی بردەویش مردن بەڕاستی مشکیلەمان لە 300 کەسەکە 300 کەسەکە وای کردو ئەزمەیەکی گەورەی دروست کردووە بۆ وەکو ڕقم یعنی ئێمە ئایا ئەکرێت بە جۆرە لە جۆرەکان ئەگەر خەڵک من نازانم بەڕاستی چۆ خۆی منیش نازانم تۆ ئەزانیانە ئایا ئێستا لە سلێمانیا لە هەولێرە شتێک بەڕێوەیە ئەم ڕێنمایانە تەشدید کرێتەوە شتێکەیە کاکتۆر ئێمە پێشنیارمان کردووە ئێمە ناتوانین زەخل لە خەڵەکەین ئێمە ناتوانین خەڵک بکەین ژوورەوە مەجاریتیانە بەس داوامان لە خەڵک کردووە بڵاومان کردوەوە داوانێکی بەس یەکەم دووری نێوانیان پارێزن چونە شوێنی قەرەباڵغە و ماسک بکەن دەستیان زوو بشۆرن ئەوەی بەتەمەنە تا بۆ یەکێنە چێتە دەرۆن چێتە شوێنی قەرەباڵغ ئەوەی کەسی بەتەمەنە هەیە لە ماڵەوە کە تۆ ئێوارە چێتە بۆ لایەن تێکەڵیان نەبی باشە لیان نزیک نەبی باشترە ئەوەی کە مناعی باشنی نەخۆشی درێژخانی هەیە زەرور نەبێ نێتە دەرەوە کە هاتە دەرەوە ئەبێ ئاگای لە خۆ بێ دووری نێوان خۆی و خەڵک بەپارێزێ ئێمە بەڕاستی بەزەتوانی بەزەمە بکەین باشە ئێمە لە مانگی دووە هیچ ڤایرۆسێک لە سلێمانیان نەبوو تۆ ڤایرۆسی لە شوێنەکان نەبێ ئەڵێ ماسک نایە وایە ئێستا ئێمە جۆم لێ بوو هەم لە خۆش و هەم لە بەڕێوەبەرەتی تەندروستیش ئەڵێ هەفتەکەی تریا دوو هەفتەی تر هەم ماڵێ دانێکی تێکەوێ کەواتە ئێستا پەیوەندی بۆنی ئینسان بچێتە قەرەباڵغی و ئەبێ ماسکەکەی پێ بێ ینی من پرسیارەکەم ئەوەیە من ئیسە سایق تەکسیە بینی ماسکی پێ نییە پاسە بینی ماسکی پێ نییە یعنی ئەمە خەتەرە ئێستا ئەمڕۆ لەگەڵ دکتۆرێکی هۆڵندیا قسم کرد وتم باسیشی هۆڵندم بۆ بکە وتی زۆر شل کراوەتەوە بەڵام تاکو ئێستا کێش هەنێ ئەوەی کە پێوتێ هاتو چۆی گشتی یعنی لە هەنێ شوێنە نایڵم بچیت بۆ نییە بچیتە ژوورەوە بۆ نییە بچیتە ناو قیتارێک و گەر ماسکە پێێنێ بۆ نەبچێتە پاسێکی حکومەتەوە ماسکە پێێنێ بە سایقتەک یعنی بەو شێوەیە ئێمە چی بکەین یعنی چی بکەین یعنی بۆ ئەوەی ئایا ئەتوانین شتێتون کەینەوە قانونێ دەرکە سزاکە ناتوانین سزای اقتصادی خەڵک بین حچی شتێ بکەی لە وڵاتە سزای اقتصادیە ئەبێ خەڵک ئەمە لە بیر خۆی بێتەوە بەڕاستی بەس یعنی ئایا ئەوەی کە 300 کەسە بەریتەوە ماڵەکان خۆیان ناو خۆیانە تۆ زێر ترس دروست ناکات ترسێکی عیلمی نەک ترسی تۆقانن یعنی ئایا ئەوە ئێستا ئەبێ بە مۆزوعێکی مناقەشەکەی تر تۆ لەوانێ بەغاش بیکە وانە هاتۆ بەغا ئەڵێ نابێ بیکەن بەس من تەسەور ناکەم نێکات چکە بەغا نەخۆشی هیلاکی بۆ وەرناگیرە جێگەی نەماوە ئەی خەڵکی تر لەکوێدانێ من تەسەورەکەم زۆر باش ماڵەکانە تیاتی هەربێ واشی لێ بکەین یعنی بەڕێی من نەیشارینەوە ئەو شتە یعنی ئێمەش هەموو خەڵک بنێرێتە ماڵەوە بڵێ بچۆرە ماڵەوە تۆ کۆڕۆنات هەیە نقطة سەری دێرجێگە نابێتەوە لە خەسخانە پێویست ناکە بێتە خەسخانە وەزعت باشە لە ماڵەوە دانیشی لە ژوورێکا بێت لە شوێنێکا بێت لە باخێکی خۆتا بێت لە هەر شوێنێکا بێ عەز لە بیت کەس نابی تا 10 بۆ 4 ڕۆژکەتی ئەپەڕێنی چوە خەڵکی تر لێ دەگرێت ئەبێ خەڵک لەمە تێبگای ئەمە تیانەگەێ من ڕۆژانە ئەو حاڵەتانەمانەیە بەڕاستی جا خەڵکی لانە بە قسەمان خەڵکی لانە بە قسەمان نەکە بەس کە یەک ماڵەوەی باش نۆزی ماڵەوەی باشنی باش وان نینێنینەوە ئەی نێنێکێلو ئەینێن لە خەسخانە داخلانەکەین و ئێستا من نەخۆشمەیە لە یەک دوو شاری سوید
کۆڕۆنا ڤایرەسەکەی هەیە ئەزان هەیەی یعنی هیچ ئیجباریشیان نەکردو خۆی هاوڵاتیەکە ناچێتە دەرەوە ئەڵەیە کە ئەڕۆیتە دەرەوە بۆ نمونە خەڵکەکە ئەگەر لە ڕیزا بوەستی بۆ شتکڕین ئەگەر 2 مەتر بچیتە پێشەوە ئەوە هەموو سەیری دەکەن ئەوە ناکرێت ئازام ناکرێت مەبەستم چییە؟ مەبەستم وی ئایا ئەو مەناعی بە کۆمەڵە ئەوەی ینی ئەمە ئەین بەگوێی هاوڵاتیە بڕای پێ نییە خۆی ئەکەوێتەوە سیستەمەکەەوە ئەگەی لە خۆی نییە دکتۆر گیان ئەمە زۆر ئەو تێبگە خۆی ئەکەوێتە سیستەمەکەەوە بەس پرسیارەکەم وەیە هەنێکیان نەخۆشەکە ئەبەنە ماڵەوە ئەمە خەتەرەکەیە ئێمە چی بەم کەسە بڵین کاکە تۆ ئێستا تۆ ڤایرۆسەکە لە دەرەوە ئەگریت ئێمە بۆ نمونە ئەو هاوڵاتیە کە ڤایرۆسەکەی پێەیە ئەو گەنجە ئەڵێ جا من خۆ نایگرم تۆ چیان پێ بڵین بۆوانە کاکتۆرێ ئێمە دڵنیاینەوە کە خەڵکێکی زۆر ئەیگرێ ئەم شەپۆلە هاتۆ ڕێگەشی لێ ناژرێ بڵاویش ئەبێتەوە ئەکەوێتە زۆربەی ماڵەکانی ئەم سلێمانەوە نەگەێمش هات ئەو ئێران پیاڕێ ئەوەی تاڵە پێڕێ و بریتانیا پێڕش تقریبا هەموو کۆمەڵەکانە پیا بڕۆ بەڕاستی ئەمە ئیجباریە بەڵام ئێمە مشکلەمان چیە ئێمە بۆچی ئەڵین ماسب بکە بۆچی ئەڵین دەست زۆر بشۆرە بۆچی ئەڵین قەرەباڵغی مەکە بۆچی ئەڵین کۆمە بنەوە داوت مەکە تەعزیە دروست مەکە حەفلە مەکە بۆچی واڵێ بەس بۆی هەمووتان توش بن بەس لەسەر خۆ توش بن لە جاتی سەقز لە ڕۆژەکە 20 توش بێ لەبەر چی 20 توش بێ یەکەم ئێمە دەرەقەدیە دووەم خەستخانە دەرەقەدیە هیلاگ نابین فریانەکەین تا وردە و لە خەڵکە بەرکەوتەی ئەبێ و مەناعەکە وەرەگرێ ئەگەر مەناعەکەش وەرگری ئەمیش مەناعەکە جارێ مە قسەم چکە نازانین وەریەگریاننا تا ئەستا تەقریری WHO ئەڵە لەوانەیە هیچ دلیلێک نیە لەسەر کە مەناعە دروستکە تێگەیشت بەس ئێمە ئەمان هەیە خەڵکێکی زۆر تووشی کۆڕۆنا بێ تامانگی 11 تامانگی 9 بۆ 11 ئێمەمان هەیە ئێستا توش بێ باشەوەی مانگی 9 11 تووشی کۆڕۆنا بێ تووشی ئەفلۆنزا بێ تووشی بە ئەنفلۆنزای بەرعاز بێ تووشی ئەنفلۆنزای باڵندە بێ چوار ڤایرۆس ئێمە تەحملەکەی نەحکومە نە خەڵک تەحملێکە ئێمەمان هەیە خەڵکی زۆر ئێستا توش بێ بەڵام لەسەر خۆ بۆی ئێمە دەرەقەت باشە کە ئێمەڵێن ئەمانەی خەڵکیی زۆر توش بێ یان تا ڤاکسینەکە دروستە بێ کەس نازانێت تا جارێک کەس نازانێت تا مانگی 11 درێژا کێشیانە بۆ نمونە باشە کە ئێمەڵین خەڵکیی زۆر توش بێ کەواتە بێت تەوەقوعەکەین خەڵکیی زۆر پێویستی بۆ ئۆکسجینە خەڵکی پێویستی بە جیاستان خەڵکی زۆر ژەمرێت ئێستا لە عێراقا ئاخرەمە عێراقیش سەیرە دکتۆر هادیجان لە عێراقا نزیکەی چەند حاڵەتمانی 8,000 حاڵەتمانی تا 11,000 نزیکەی هینێک مردووە 350 ئەوە نەیە 5,000 چاک بۆ تۆ 6,000 ماوە ئاخرەمە لە چاو عالەما هیچ نییە یخۆ عێراقیشی چی نەکرێ بەخوا ئاگامان لێ چیەکەن باشە لە کوردستانیشە ئەمەیس لە کوردستان هابینی پێویست بۆ تۆقانە گەورەیەەکە 90 کەسمان لێ مردووە تۆقانەکەی ئێمە ئێستا ئەم ترسە گەوری ئێمە هەمانە لە چییە دکتۆر هادی بۆی خەڵک لێمان تێبگە کاکتۆری یەکەم ئێمە تەوەقوعمان پێ ناکرێت چەند ئەمرێ بەڕاستی ئەگەر ئێمە نەخۆشێکی زۆر هەبێ بردنی زۆر تێکەوێت ئێمە دەرەقەت ناین تەرکیزمان نامێنێ ئاسانکاریمان کەمە جیازمان کەمە خزمەتگوزاریمان کە وەست دکتۆر و ستافێکی تەمرین پێکراومان نیە تایبەت بێبەوە ئێمە کۆمەلگاکان ئێمە کۆمەلگانی ئامادە بێ بۆ پەتایەکی جیهانی وەکو کۆڕۆنا کاتۆرە بۆ خۆ دەزانێ هیچ ئامادەیەکماتیانە بۆ بەڕاستی هەر کۆڕۆنا هاتوو جایمە کەوتونێتە خۆمان لەبەر ئێمە تەحملی ئەمانە ناین کاتۆر مرنێکی زۆری تێ ئەکەوێ ئێمەش هیلاگەبین بەڕاستی احتیمال هەیە دکتۆر و کارمەندێکی زۆری تێکەوێ احتیمالی مردم کە ناو دکتۆر و کارمەندە و کە لای دوای نەقز دروست بێ شێ خەستخانە بەڕێوە بێت شێ نەخۆش عیلاجکە بۆیە من ترسمێ بەڕاستی خەڵکیش ترسینە بێ من خۆم ترسمێ چکە ئازانم تا عەدەد زۆربەی ئێمە تیاچین ئەزانم ئەگەر عەدەد کەم بێ هەم بۆ ئێمە باشە بۆ خەڵکیش باشە کەسێک کۆرۆناڤایرەسیە لەو 300 کەسەی کە ئێستا هەمانە پۆزەتیڤ هیچ نیشانێکی نییە چ جیاوازیکی لەوەی هەیە کەوەی لە ماڵەوە دانیشتۆ پۆزەتیڤە و کە نەکەشفمان نەکردو کاتۆ جیاوازەکەی ئەوەی ماڵەوە ئاگای لێ نییە خەڵکی زۆر توشەکە دەوروبەرەکەی توشە باوکێکی پیری توشەکە ئەو تیاچێ دایکێکی پیری توشە دایکی ئەبرێ خۆی نامرێ ئەمە زۆر نەخۆشمان هەیە ئاوای یعنی نەخۆشمان هەیە 6 ساڵە 7 ساڵە مناڵەکەی خۆی ئێستا مرافقە بە دیاریەوە خۆشی پۆزەتەوە بەس عیبی نییە ینی منافقی هیچ عیبی نیە بەسەوە دایکی خەریکی ئەمرێ باشە باوکی خەریکی ئەمری ئێمە مشکلەکەمان ئەوەیە بەڕاستی بە پێی WHO کەسە پۆزەتیڤی خۆ لە خەسخانە ناوی مرافقی هەبێ نابێ ئەی بۆ مرافقی لە ئێمە کاتۆر دەرەقەت ناین دەرەقەت ئێمە دەرەقەت بەڕێزان حەزەکەم تخوا لەگەڵ دکتۆر هادی ئێمە مناقەشاکەی نێوەژگوێگرن تەمەند خەڵک زۆر تەلەفۆنم بووە کە ئەڵێ دکتۆر چوونێتە خەسخانەی سەرچنار مرافقی لێ ئەوتم وەڵایە بێ زۆر مەمنونیش بیکە جێی بۆ کراوەتەوە ینی ئەوە جوابەکەی من بۆیسە دکتۆر هادی ژواڵێ هێ دەرەقەت نایە کەس ناتوانێت خزمەت ئەو کەسەی مرافقە تەکید بێیگرێ نابێت نەیگرێ
دکتۆر هادی عیبیشانی ماشەڵڵا مرافقان ئەخر یعنی ئەزانیی هاوکێشەکە ئاوایە دکتۆر جیان کاتۆر خەڵکە بێلەوە تێبگەانی تۆ 6 مانگە کەس یەک مەعاژۆژی داوە ئەو خەڵکە لە بەری پێشی کۆڕۆنا یعنی تەحمل ناکە ناتوانێت بۆیە بێ ئێمە بۆ هەندێک نەخۆش مرافقماندانا بەڕاستی بە یارمەتیمان بە ئەبێ خەڵکی خۆی یارمەتیمان بە بەس پیانەڵێن تۆش توژەبی بەڵێ هەم بەس هەموو جلوشتیان وەکو ئێمە لە بەرەکەین دانە پۆشین فەحسیان بۆ ئەەکەین ئاگەمە لیانە ئەوەش باشە دکتۆر جیانە چینە سەر مەوزوعێکی تر مەوزوعی فەحسکردن خۆ ئیشارەتە پیا ئێمە ئەگەر فەحسکەم کەینەوە کەمتر خەڵک تەشخیصەکەی خۆ دەزانی ئەمریکا 20 میلیۆن فەحسی کرد تا ئێستا 2 میلیۆن تەشخیص کردووە وایە رووسیا 12 میلیۆنی کردووە ئەمێ رووسیا زۆر سەیرە لە رووسیا 12 میلیۆن فەحسی کرد کەتی 600,000 هەیە وانە ئەمانە هەم هاوکێشان لە دنیا ئێمە ئەگەر بۆ نمونە 300 لەگەل لە سلێمانیان ڕۆژی 500 فەحسکەین ئێستا کەمیکەینەوە بۆ 200 کەواتە نیسبەتی چیمان کەم کردەوە دۆزینەوەی نەخۆشیەکەمە بێتەوە کەواتە ئێمە ئیشمان چیە بڵاوەکەینەوە کەواتە بەڵێ باشە قەت بیرتان لەوە کردوتەوە بڵێن فەحسە وەستێنی کاتۆر فەحز ناوەستێنی بەڵام سکرینی ناکرێ ئەوە نەما وەکو جارم چین لە بازار خەڵک برین فەحسیکەین باش ئەوە نەما بەڕاستی یعنی ئەوە نەما هەرچی دام و دەستگەلە بگیرین بڕۆین ئابڵین ئەمڕۆ بە 100 کەس لێ لە فەحسکەین بەڕاستی ناتوانین موادیش بەش ناکە لۆدێکی زۆری لەسەر مختبەرەکان دووسێ مختبەر لە سلێمانیشەکە فریان ناکەوێ فەحسی پێرێ ئەمڕۆ دەرەچێ کەواتە ئەم فەحسانە بەس بۆ لێکەوتەکانەکرێ بەس بۆ لێکەوتەکان ئەوەی کە خۆی نیشانەی هەیە ئەچێ داوای ئەخۆی نیشانە ئەویش لەوانەیە تەحدیدکەین لەوانەیە هەروانە مێنە ئەم قسە ئێمە ئەمڕۆ قساکەین بۆ ئەمڕۆیە بەڕاستی وەزعەکەونە بە سرعە دەگۆڕێن لەوانەیە بانی قەرارێکی تر بین یان دووبانی قەرارێکی تر بین بە پێی خۆمان و بە پێی ژمارەی نەخۆش و بە پێی توانای خەستەخانەکان و بە پێی مەواد کە هەیە ئێمە ڕەفیقەکانمان باسیەوە کرێت کە دکتۆرەکانمان بگرن باشە ئەگەر حکومت بە پەلە فریانەکە معاشیان بۆ سەرفکە ئیتر خۆ ژیانی ژەروا بووە هەنێک کەسێ ئەبێ زوود بۆی ژیان ڕزگارکە ئەبێت و ڕزگاریکەی ئەو 100 کەسەی کە یەکەم جار باسمان کرد ئۆکسجین و جیاز ئەما بەکارێنێ ئەم 100 کەسە دکتۆری بینی ئەو 300 کەسە ئەو 300 کەسە ئەوەی لە کەرنتین بن ئەوەی لە عنی لە ئوتێلەکان بن هەر ستافێکی تایبەتمان بۆ داناون بە پێی مەجال دکتۆری ژەنێرین ڕۆژانەیەک جاربیان بینە بە ناویانە بگەڕە بزانین هیچ کێشە هەیە نیشانە حیوەکانیان بۆ ئۆگرن زەختیان بۆ گرن پلەی گەرمی لەشان ئەپێون ئەوش بە پێی توانە بەڕاستی یعنی ئێمە ناتوانین سە من ناتوانم چ وتێلەکان ببینم ناکات بە تۆ بۆ تو ئیشی تۆ نیە ئیشی من نییە ئیشی تۆ نیە مەبەستم ستافی خۆی هەیە ستافی خۆی هەیە باشە ئەوانە هیچیان بۆ نمونە کە هیچ نیشانێکیان سووکە هیچ عیلاجێکی هیچ بەس ئەگەر تا هەبێ پاراسۆلەکە سەرێشەیەکە پاراسۆل کە لەوە زیاتر نییە برۆفین بێ شتێک لەوانەیە نی تاو یعنی عیلاجیان نییە بەڵ ئەوەی عیلاجی پێویست بێ نقلەکەین بۆ خەستخانەکە بەڕاستی ئەو عیلاجی یانەگەر عیلاجیان توانێت هەبێ لە ماڵەوە داینین بیرتان کردوتەوە ئەگەر فەحسەکانیان نێگەتیڤ وێکس بیان نێنە ماڵەوە بەڵێ دوای هەفتەیە بۆیانەکەینەوە ئەگەر ئیتر 14 ڕۆژ چاوەڕیان ناکەن نەکەکتۆر زۆر بەشی ێزانانی چکەکتۆر دوای هەفتەیە بۆ یەکەین ئەگەر نێگەتیڤ بوو ئەڵێن 2 ڕۆژتر بۆ دەکەینەوە لە ماڵەوە یان ئەگەر جێگە هەبێ نانێرین ئەگە جێگەنە بۆ ئینێرینە ماڵەوە ئەن 2 ڕۆژتر فەحسێکی تر بۆکەینەوە یان جاری وایە 10 ڕۆژ 2 ڕۆژ بوانەکە یەک جار بوانەکە نێگەتیڤ بڵێن بڕۆەوە چکە لەوانە پێشتریش 5-6 ڕۆژ وەری گرت بێ پارێزکە شەرنی ئەو دقیقە تەشخیص و دقیقە وەری گرت بێ ڕاست یانە زۆربەی دنانگێ بۆ خەستخانەکە زۆربەی نیشانەکەی نەما ئەوجایە بۆ خەستخانە باشە دکتۆر جیانینەوە سەر مەوزوعە مهمەکەی خۆمان ئێمە ئێستا بەڕێی تۆ لە پێشەوە ڕێی تۆ وەرگرم ئێمە چی بکەین لە مۆزعە کاتۆر ئەوەنی من لە بەر چاوماۆنەی لە وەزعەکە تێگەشت بێتم ئێمە تەحملی ئەمە ناکەین ئەمە منە خۆشە داخڵکەین بەزانم باسمان کە بە چی بکەین ئێمە من ئەوە ڕێی منە ڕێی سەحەنی ئەمە ئەزان ڕێی من ئەوەیە پێویست ناکەن فەحز بۆ هەموو نەخۆشیە بکەین چکە ناتوانین و بیشیکەین جگەی نابێتەوە لە خەسانە ئەبێ بڵێن هەر لە ماڵەوە بە ئەمر ڕێگەمە ئەتوانین فەحز زۆرکەین هەر کەسە تەشخیص بێت تەلەفۆنی بۆ بکەین بڵێن تۆ کۆڕۆناتەیە 14 ڕۆژ لە ماڵەوە بدە بۆ 14 ڕۆژ لە ماڵەوە بۆ خۆت عەزلکە تێکەڵ بە کەس مەبە با خەڵکی تر نەیگرێتەوە هەر کاتێ لەم 14 ڕۆژە نیشانت بۆ دروست بوو بێتاقەت بوو ئەتوانی بێ سەردانما بکەی بەتەمای کلینیکە بکەینەوە بەس بۆ ئەوانەی کە نیشانانێ دێن هەڵسەنگاندنیکان بۆ بکەین بزانین داخڵبوونی ئەوێ یان نا یان ئەگەر فریا فەحز نەکەوتین ئێمە فریا ئەم فەحسە زۆرانە نەکەوتین بەس بۆ نمونە بۆ نەخۆشی هیلاک فەحزکەین ئەو کاتە هەر نەخۆشێک تەشخیص بوو باری تەندروستی جێگەی بۆ ئینێرینە ماڵەوە بەس نەخۆشی هیلاک وەرەگری ئەو نەخۆشانە وەرگن کە پێویستیان بە ئۆکسیژین ئەوانی تر وەرناگرین نیشانەی نەبێ وەری ناگرم یعنی لە ماڵەوە بە یعنی عەزلی ماڵەوە دەست پێەکەین عەزلی ماڵ بەڵێ بەس نەخەستەخانە دەئەنین
قوەی کارمەند و دکتۆرەکان دانی بوانەی کە پێویستیان بە دکتۆر و کارمەندە. باشە کەواتەی تر بە شێوەیە لە شێوەکان هەم زەخت لەسەر خەستخانەکەمە بێتەوە، ئەزمەی قەرەوێڕە دروست نابێت، ئەزمەی دکتۆر دروست نابێت، چکە ئێمە ئێستا دکتۆرەکانمان بگرن، ئەو دکتۆرانش کە ئیستەمانەگرن یامان دەستیان پێکرد ئەو دکتۆرانن کە بەڕاستی عمودی فەقەری خەستخانەکانن. دکتۆرا دیە ینی عمودی فەقەری خەستخانەکان. باشە ئێمە دکتۆرا گیان لە ئەخیرە ئەمەوێ یەکشت بڵێم وا دابنین ئێمە باسی مەناعی جەماعیەکەین یا باسی وەکی خەڵکە نێری نەماڵەوە. ئەم دەرمانانی خوارەوە پیان بڵین بەکاری بێنن ڤیتامین دی، ڤیتامین سی، زینک، برۆفین، پاراسیتۆڵ. کاکتۆر زۆربەی پرۆتۆکۆلەکان ئەوانەی تیا جگە لە پرۆفینەکە پرۆفینەکە زۆر کەم بەکارێ بەڕاستی من نەشم بینیوە خۆم بەس زۆر احتیاجی ئێستامە لە خەستخانە هەموو ڕۆژە زینک و ڤیتامین سی ئەین نەخۆش، ڤیتامین دیش هەموو نەخۆشە کە داخڵە بێ دەرزێکی ئەینێ. باشە هەموویان یان نەنێ بەڕاستی ئەتوانێت لە ماڵەوە بەڵێ ئەمانە وەرگێ شلەمەنی میوەهات ئەمانەز بخۆ پاراسۆڵ بخۆ کە تای هەبوو هیچی تر ئەگەر گومانی التیهابی بەکتریامان کرد هەپێکی هەوکردنی بەکتریایشی ئەینێ. ئەزیترۆمایسین لەگەڵ ڕۆدەسکرۆمایسین من زۆر زیاتر ئەو دوانە بەکارێنە بەڕاستی. باشە بۆ 5 ڕۆژ یا بۆ 6 ڕۆژ کەواتە هاوڵاتی بەڕێز با لەوە تێبگا. یعنی نەخۆشەکان ئەوەی کە تۆ خوێندوتەوە ئەوەی کەڵێن ئەوە ڤیتامین دی، ئەوە ڤیتامین سی، ئەوە زینکە، ئەوە پاراستۆڵە، ئەوە میوەهاتەوە، سەوزە هاتە، شەکر تۆزێکم کەرەوە، گۆشت تۆزێکم کەرەوە، ئەوانە مەناعەزیاکە ئەوەی کەم بیستمانە بە حوسی ژەڵێ وڵا بەحوسەکان تا ئێستاکی هەموو شتەکان تازەیە. یعنی ئەو قسانی کە ئێمە یکەین لەسەر ئەو بەحسانێت دوێنێ و پێرێکراوە لەسەر ئەو بەحسانێت چەند ساڵێکراوە، یعنی کەواتە ئێمە هەچ شتێک ئەڵێین لەسەر ئەو بەحسانەیە کە ئیستا کراوە. بەڵام ناتوانین وازە نەخۆشیە بێنین بمرێ بڵێن هیچی ناینێ لەبەرەوە لە حەج کاتێک زانیمان هەچیمان بەدەستەوە بێ ئەینێ. دکتۆر هادیجان ئاخر شت کەمانێ باسیکەین خەڵک چۆن ماسک ببەستێ چکە سێ شت ماوە لە جیان هیچ تر نەما بخوا چکە خۆ پاراستن باشترین چارەسەرە ئەوە تا 7 ملیۆن گرتوێتی 3 ملیۆن شتە چاک بۆتەوە. باشە یەکەم ئێستا ماسک بوو بە هەموو شتێک کاتی خۆی لە سلێمانی نەبووتمان بەکاری مێنە ئێستا لە هەموو سلێمانیا هەیە ئەبێ بەکاری بێنێ. باشە کەواتە ماسکەکە زۆر موهیمە، قەرەباڵغی دروست نەکەیت، سێهەمینیش دەست شۆردن. باشە ئێمە ئەوەی کە ماوە تۆ لە سەرمان چۆن بتوانانی چی بکەین بۆی خەڵک ئیلتیزام بکە، ینی چی بکەین خەڵک ئیلتیزام بەمەوە بکە. کاتۆ مشکلەکە وەیە ئەم بێمتمانەی کە دروست بووە لە نێوان نەخۆش و لە نێوان خەڵک و حکوومەتە یعنی وای کردووە کەس بە قسە ناکە بە تابەتی 2 هەفتە پێش تا قسە دەکرد خەڵک جنێویە ئێستا تۆزە گۆڕاوە ئێستا خەڵکە تۆزە وشار بوو. برادرە تەلەفۆنی کرد دکتۆر کامەران خەمن نەبێت کە قسەشیان پێ کۆمپیوتەرەوە ڕاستی نییە ڕسمەکانیان هین کردو وتم زۆر باشوتی خۆیان حیزبەکان دایانناوە وتم دەستان خۆش بێ وتی کۆمپیوتەرە جنێوە ئێ بە ئێستا زۆر دڵم خۆشە کەس جێمان پێ ناخەمن نەبێت. ئێستا خەڵک زانە شتەکە جدیە بەڕاستی چکە زۆربەی خەڵک نەخۆشی کۆڕۆنا هەیە ئێستا نەخۆشێکی زۆر هەیە بەس هێشتا بەرەی جنێو فرۆش هەرماوە زۆریشێکە بەس چی بکەین بەڕاستی بێ خەڵک خۆی تێبگا دکتۆر ناتوانانی ئیجبارکەین نە حکومەت توانێت خەڵع عقوبەیە یعنی بێ خەڵک خۆی بەشی ئەوە هۆشیاری هەبێ کە خۆی و خەڵک بپارێزێ یعنی تۆ خۆی ناپارێزی هێکی توژەکەی لانێ و بمرێدامەوە یعنی لە تعزیە خەڵک توش بمرد بەزەوەی تعزیەکەی دروست کردو خۆی چی ناتوە کەواتە ئێمە خۆمانۆکی خساسی خۆم ئەو کەسانی کە نەخۆشی چی نەخۆشی سنگیانەیە هەموو کەسێ لەسەر و 6 ساڵ زیاترە حەج نەخۆشیی هەبێت درێژخان بێوە ئەوە ئەبێت حامیلە بێ ئەوانە ئەبێ ئاگا هەمومان ئاگامە لێیان بێ مەرجنی هەر خۆی نەخۆشەکە بەس کە سوکاری بێ ئاگای لێ بێ ئەو هەموو بەسمان ئەوانەیە کە بڕوایان پێ نییە بڕوان پێ خۆی لە دەرەوە وەستاوە بڕوای پێنیە چێتەوە ماڵەوە ئەوەی توژەکە دایکی توژەکە. باشە ئێمە دکتۆر هادی ئەگەر یعنی ئایا ئەوە ئەبێ خەڵک تووشی شۆک ببێت ئەگەر بەیانی 20 کەس بمرێ و دوو بەیانی 30 کەس بمرێ و هەفتەکەی تر 100 کەس بمرێ ئایا ئەمە تەوەقوع نییە بەم زروفە ئێستا ئەگەر ئەو عەدەدە زیادکە بەڵێ شتێکی چاوەڕوان کراوە. کەواتە ئێمە هاوڵاتی بەڕێز لە تەجروبەی خۆمانە و لە خوێندنەوەمان بۆ وڵاتەکانی دراوسەیە دکتۆر هادی 5 مانگی ڕێکە لە ناو نەخۆشەکانە ئێمەش بە هەمان شێوە ئیتیساڵمی ڕۆژانەمانێ و متابعەشمان کردووە هەتا ژماری نەخۆش زۆر بێت هەموو عمرەکانی تێکەوێ هەموو عمرەکانی تێکەوت نەخۆشی پیری تێکەوێ کەواتە مردنمان زیاد بێ. یعنی ئێمە ئێستا من بەش بە حاڵی خۆم وەکو کامەران قسێکی زیاترم نەماوە لەسەر کۆرۆنا ڤایرەس یعنی ئەوەی کە ماومە لەسەر کۆرۆنا ڤایرەس ئەوەیە کە بە جیهانمان تێپەڕان یعنی کەمە سەیری ئەوروپاکەم بەڕاستی شتی مهمیان کرد ئەوە نەبێ ئێمە شتی مهمان نەکرد شتی زۆر عەزیممان کردووە حەزەکەمەوە بزان و تا ئێستش نییە کارەساتێکی گەورە نیە بەڕاستی بەڵام تەوەقوعتان هەبێت
کە ئێمە وەزعەکەمان تۆزێ بەرەو خراپتر ئەچێت بەڵام ئەم تۆزە خراپ بەرەو چوونە احتیما دەکەن کەمتر بەرکەوە کەمتر تووشەبی کەمتر بەرکەوە ژمارە کەمترە بێ هەر کاتێ ژمارە کەم بوو نیسبەتی هەموو شتەکان دابەزێ نەخۆشی هەوکردنی سیەکان دابەزێ ئۆکسسیژین دابەزێ جیازی تەنەفس سەناعی مردن کەواتە زیابوونی ژمارە هەموو شتەکان زیاکە دکتۆر هادیجان لە ئەخیرە ئەدوێت چیان پێ بڵێ بە خەڵک کاکتۆر من داوام لە خەڵک ئەوەیە کە ژیانی طبیعی خۆیان بژی نەک طبیعی بەمانەی جاران مستحیلە هەتا ڤاکسین دروست نەبێ کاکتۆر ژیانی هەساری زەوی نایەتەوە تایمی جارانی ئەو مستحیلاتە جارێکترێ مە ناگەڕێنە قۆناغی پێش کۆڕۆنا بەبێ ڤاکسین بەڵام ژیانی ئاسایی خۆتان ئەوەیە کار و کاسبی چی زەرورە بیکەن ئیشی زەرور چیتان هەیە بیکەن تا بۆتان ئەکرێ قەرەباڵغی زیایە هیچ ئیسفاینی و ئیشت پێینێ مەیکە شوێنە زەرورنی و قەرەباڵغە بۆی مەچۆ تەعزیە و حەفلە ئەمانە زەرور نییە بەڕاستی یعنی لە مەطعمێکا 6 کەس لەسەر مێزە دانیشە زەرور نیە توانێت تۆزە دووری کاتەوە مێزەکان با دووری نێوانیان مەتر بێن ئەچیتە شوێنێکی قەرەباڵغەوە ئەگەر ماسکە بێ پەڕۆی بێ هەر شتێ بێ بیگرە بەدەمتەوە زوو بە ئەو سابوون دەستێک بشۆرە ئەگەر نەخۆشێکی درێژخانتان لە ماڵەوە هەیە پیاەکی بەتەمەنە پیدایکی بەتەمەنە هەیە ئاگەر لیان بێکە چیتەوە بۆلان بەسەریانە مەکۆکە بەسەریانە مەپشمە مەترێ لە دووریان دانیشە مەترونیوە لە دووریان دانیشە لەبەر ئەوان نەک لەبەر خۆت گەنجەکان لەوانەیە زۆربەی بیشی گرێ و چاکش بێت و هیچ لە مەسەلەکە نەگۆڕێ هەنی با بە هەمومان ئەوانە بپارێزین کە کۆڕۆنا ئەتوانێت لە ناویان بەرێ ئەگینا ژیانی ئاسایی خۆمان نەتوانین بژین تەسەوری من وە مەکتەبی ژەتوانێت بکرێتەوە جامیعەش توانێت بکرێتەوە بەس بەم ڕێنمایە تەندروستیانە یعنی لە مزگەوتە زەرورنی هەمومان قاچ بنین بە قاچیەکەەوە با مەترونیوە نێوانمان بێ زۆر طبیعیە عنی هەچ کەسە بەرماڵی خۆی پێ بێت کەسە بەرماڵی خۆ بێت لە ماڵەوە دەستنوێ شەڵگرێ لە ماڵەوە دەستنوێ یەکێ نەخۆشە نەچێ هەنی کاتۆنی من نەخۆشمان هەیە باوەڕکە زۆر هیلاکە مامۆساکە پێ وتو کاکە تۆ مێ بۆ مزگەوت تۆ مێ بۆ مزگەوت کۆکەت هەیە ئێستا زۆر هیلاکە گەنجیشە مامۆساکەش پێ وتو مێ تۆ نەخۆشی طبیعی نیت تێگەشت باشە دکتۆر جان زۆر سپاس بۆ ئەمڕۆ هیوارم ئەم بینەرانی بەڕێز هەم جۆگرانی خۆشەویست من لای خۆمەوە هیچ شتێکی زیان لەسەر کۆرۆناڤایرەس نەماوە و ناشمەوێ ڕێی خۆم لەسەر میدیاوە داوا لە سۆشیال میدیاکەم ئەگەر پرسی بە من نەکردووە پلاکات لەسەر من دروست مەکەوشتم لەسەر بنووسی بڵاوی کەیتەوە ڕێ بە هیچ کەسێک نایم بە ناوی خۆمەوە پلاکات دروستکەیت و قسەم بۆ بکە ڕێی تۆ چێ دکتۆر ڕێی منی شەروە گاکتۆرە چن یەک دێڕنی و دێر قەتعەکەر و بڵاویەکەنەوە خەڵە بەجنەوەیە لەبەرەوەت کاتان لیەکەین ئێمە لێرەوە هەم منیش و کاکتۆر هادیش بڕێ بە هیچ سۆشیال میدیایەک ناین کە پلاکاتێ دروستکەن و ڕسمی ئەمێ بخەنە سەر زۆر سپاسانەکەین تەبان من هەر لە سەرەتای کۆرۆناڤایرەسەوە تا ئێستا ڕائم لەسەر سۆشیال میدیا قەت پۆزتیڤ نەبووە بەڵام سپاسیانەکەن کە دەرگا و پەنجەرەشیان بۆ کردوینێتەوە لەگەڵ هاوڵاتیا قسەمان کردووە هیوادارم من دڵنیام کە کۆرۆناڤایرەس کۆتاییەوە مۆزوع نییە بەشەریەت هیچ ڤایرۆسێ لە جیهانە نەبووە بەردەوام بێت تەنها یەکش نەخۆش ماوەیستە بەردەوام بێ ئەویش نەخۆشی سی لە بۆ ئاگاداریتان ئەجینە ئەوانی تر هەمووی ڕۆشتن ساڵی چەنەها ملیۆنی کوشتووە تەنها نەخۆشیە تا ئێستاکێ ماوەتەوە بەردەوام ئەویش کۆنتترۆل کراوە عیلاجی شیە و چاکی ژەکرێتەوە لەبەرەوە ئەم ڤایرۆسە دڵنیاتانەکەم تەمەنی ئەم ڤایرۆسە ئەوە کاکتۆر هادی باسی ڤاکسینەکەی کرد تەمەنی ئەم ڤایرۆسە چەند مانگێکە چونکە لە مانگی حەدی علا لە مانگی 12 ئەگەر بەردەوام بێ چونکە من ڕێی خۆمەیە لەسەر ئەم ڤایرۆسە ڕێی تایبەتی خۆمەیە ئەگەر بەردەوام بێ ڤاکسینی ژەدۆزرێتەوە کۆتایی بم ڤایرۆسە ژێ بۆ هەتایە و کوسوورە ژۆمیەکتەوە ئەم جۆرەشتانە من سپاسانەکەم سپاسی کاکتۆر هادیەکەم بەخوا ئەمڕۆ بە زۆر هێناومە جاتەوان ئەبێ من لە باتی هەمووشتان سپاسی بکەم لە خزمەتە تۆ مامۆسایەمە بووی ڕێزمە دکتۆر گیان یا ڕەبی سەلامەت بیت هەچی دەرد و بەڵایە بۆ توێ بۆ من بێ ڕێزمانی خواحافیزتان بێ خواتان لەگەڵێ خواحافیز